لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی خوێندن بێگومان لە هەرێمی کوردستان خێزانەکان هەوڵ دەدەن کە پێداویستیەکانی خوێندن بۆ خوێندکاران دەسەبەر بکەن و ئامادەی بکەن بۆ مەبەستە ژڕۆکەنە پەراوگەکان و ئەم بابەتەی ئێمە لەسەر ئەو کڕین و فرۆشتن و هاوردەکردنی پێداویستیانی خوێندنە بۆیە بە پێویستمان زانی کە گفتوگوی زیاتر بکەین میوانداری بەڕێزان نەوزاد کەمال بازرگانی هاوردەکاری پێداویستی خوێندنمان کردووە لە هەولێرەوە لەگەڵمانە بێت و بەڕێز سەفا سەیدخانیش بەڕێوەبەری چاودێری بازرگانی سۆرانە ڕاستەوخۆ بەڕێزیان لە سۆرانەوە لەگەڵمە بن بە خراپنی هەردووکتانەکەم بەڕێز نەوزاد و بەڕێز سەفا سەیدخان خۆشحاڵ بووم کە لەگەڵمانن بە پێویستێ زانینەم بابەتە چونکە پەیوەستە بە هاونیشتمانیانی هەرێمی کوردستانەوە ئامادەکاریەکان بە وەرزی خوێندن دەست پێکات ئەو بابەتانەی کە پێویستن بۆ خوێندن بەشێکە بێت لە هاندان بۆ قوتابیان کەوا بکات ساڵێکی نوێی خوێندنیان بە گەشت بینانەتر دەست پێ بکەن. کاک نەوزاد لا بەڕێستانەوە دەست پێ یەکەم ئایا ئەو پێداویستیانەی کە ئێوە هاوردەیەکەن لە دەرەوە تا چەند لە کوالیتی باشە و لەگەڵ نرخەکەی داگونجاوە لە ئاست بژێوی و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە؟ طبعا ئێمە لە بیدایەتی مانجی هەشت دەست پێ دەکەن بە کڕینی کاڵاکانمان لە دەرەوەی وڵات و ئەو کاڵانەی ئێمە دەینین ئەو برادرانەی لای تەربیە و قورتاسیانە هەمویان شتی باش و کوالیتی بەرز دەینین چکە کوالیتی خوار بە کەلکی قوتابخانەکان نایە ئێمەش لەبەر ئەوە حەزمان لێ شتی جوان و شتی تازە بۆ قوتابیەکانی خۆمان بینین و بە سعرێکی گونجاو یانی باشە ئەی خەڵک تا چەند بە دوای کوالیتی باشدا دەگەڕێت بە دوای ئەو پێداویستیانە گەڕێت کە باشە سوودی هەیە بۆ خوێندکارەکەی؟ طبعا ئەو مشتریانەی وەختی دێنە لایمە دەزانن ئێمە کوالیتی باش دەینین هەمووش دیارن لە هەولێر هەمووان نەزانن هەموو ساڵێ هەموو دەکڕن فەقیرانە جێ دەکرێتەوە خێمە و شتیوە دوکاندارە قەسابە وەختی مەکتەب دێنێزی دەبتەوە قرتاسیە دادنێ شەوات فرۆشە قرتاسیە دادنێ یعنی بازارەکەی تێک دەدەن ڕاستی شتی خراپیان دەدنێ فەقیرانە دێنەوە لایمە پاشتە دەڵێت جانتامان کڕیوە دوو مانجی نەکڕیە دڕاوە ئەمە شتەکانمان هەموو کوالیتیە هەموو بە شاهدی مشتریەکانیشمان یانی باشە. کاک نەوزاد نرخەکان بەراورد بە ساڵانی پێشتر چەندێک گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەم ساڵ هەرزانترن ئەو کەلوپەلانە؟ بەڵێ ئەم ساڵە زۆر هەرزانترە یعنی ئەوەی ئێمە دەزانین تەبعاً هاوردە دەکەین ئەم ساڵە یعنی زۆر باشە سعرەکان بە ئەوەی ویستی کڕیاریە یانی باشە. بەڕێز سەفا ئێوە وەکو بەڕێوەبەری چاودێری و بازرگانی لە سۆران چۆن چاودێری بازاڕەکانەکەن لە قۆرخکاری نرخەکان و لە چاودێری بۆ ئەو شوێنانەی کە کاک نەوزاد ئاماژەی پێکرد لە کاتێکا کە نەپەڕاوگەیەنە ناوەندێکی فرۆشتنی و پێداویستیانەیە بەڵام لەلایەکی سەوزۆمیۆکی هەمان کەرەستە و پێداویستیدانێ ئایا ئەمە لە ژێر چاودێری ئێوەیە چۆن بەڕێواچێت؟ چاودێری بازرگانی سۆران لیژنەکانمان ڕاستپاڵدۆ بە تایبەتی لەو وەرزی خوێندن کە نزیک بووتەوە سەردانی هەموو شوێنانە دەکەن کە پەراوگەیان هەیە جا پەراوگایەکان دەگرێتەوە و کەلوپەلەکانی تریش دەگرێتەوە نەک تەنیا پەراوگەکان کە بە شێوەیەکی چڕ چاودێری ئەو شوێنان دەکەن لە ڕووی بەرزبوونەوەی نرخ بە هیچ شێوەیەک ڕێگا نادەین نرخەکان بە خواستی ویستی کەسی بەرز بێتەوە. باشە ئەگەر شوێنێک سەرپێچی بکات بزانێت ئەم کاتە لەبەرەوەی فرۆشت یاخود خەڵک پێویستی بەو پێداویستیانەیە و ئەویژەی فرۆشێت و نرخەکە بەرز دەکاتەوە هەلەکە خۆزێتەوە ئێوە چۆن سزای ئەدەن و چۆن چاودێریەکەن؟ ئەوە لە ڕێی لیژنەکانی ئێمە یان لە ڕێی لیژنەکان یان هاوڵاتیەکان بەخۆیان سکالا لە بەرەگوڵاتیەکەمان تۆمار بکەن ئێمە بە دووادارچوونی بۆ دەکەین و لێکۆڵینەوەی لێ دەکەین ئەوە پوسولێکە و ماوادەی پێی کڕیوە لەگەڵ ئەو نرخەی کە دایناوە بەراورد دەکەین ئەگەر هاتو ڕێژەکەی لە ڕادەبەدەر بەرز کردبییتەوە ئەو ئیجراتی پێویست لەگەڵ دەکەین جا چه غەڵامە بێ و چه قەپاتکردن و چ دانە مەحکەمەش بێ. باشە جگەلەوە بەڕێز سەفا هەندێک لە پەراوگەکان یاخودە و فرۆشیارانەی کە ئەم پێداویستیانە فرۆشن لەم کاتەدا دەیکەنە هەلێک بۆی کە داشکاندن بکەن ئەمە چۆن ڕێک خراوە ینی لە کاتێکە ئەم کەرەستەی تازە هێناوە لە بازاڕە
پێویستیە چۆن ئەتوانن بەم شێوەیە داشکاندن بکەن؟ بەڵێ ئێمە وەکو بەڕێبەراتی چاودێری بازرگانی کۆمەڵە ڕێنەمایەکمان هەیە ڕێنەمای ژمارە 6 کە هەر شوێنێک داشکاندن دەکات دەبێ ڕەزامەندی بەڕێبەراتی چاودێری بازرگانی وەربگیرێ بە پێچەوانەوە ئیجراعاتی بەرامبەر دەگرینە بەر و ئەو شوێنانەی کە ئێستا شەو شوێنانە هەمومان تەبلیغ کردیتەوە ئاگدار کردیتەوە کە داشکاندن بکەن دەبێ ڕەزامەندی ئێمە وەربگیرێ ئێمە ڕەزامەندیماندا ئەو جا داشکاندنەکەی بکە و داشکاندنەکەش ماوەکەی دیاری بێ لە 3 ڕۆژە تاکو 2 مانگ تاکو 3 مانگ زیاتر نەبێت. باشە کاک نەوزات ئێوە وەکوی کە چەندین ساڵەم کاراکەن وە شارەزان لە بازاڕەکە خوێندکارێک بە تێکرا پێویستی بە چەنە لە قۆناغەکانی خوێندنە خوێندکارێک وەرگیرێ پێویستی بە چەند تێچوو هەیە بۆی کە پێداویستەکانی ساڵی خوێندنی پێپڕکاتەوە؟ خوێندکار ینی دەبینێ ئەوەی سەرەتاییەکان کەمن ینی بای 25,000 دینار ئیشەکەی تەواوە بێ بەس ئیتر کاڵای جانتا هەیە جانتا هەیە ئێستا بە 6 دلار بە 7 دلار بەس کووالیتی بەرزە بۆ 2-3 ساڵ ئیشی پێ دەکا ئەوە فەرق دەکا کابرا جیرفانی هەیە پارەی پێەیە ئەتوانی شتی باشتر بکڕی ئەمە هەیتمان ئاینە شتی هەرزانتر فقط هەموو کەس ئەو مادەیە ناباتن ڕاستی یعنی دەشتی کووالیتی باش دەپرسن ئیتر ئەوانەی لە دواناوەندیش ئەوانش حتا 7,000 75,000 80,000 بە جۆرەی کاڵایەکان کاڵای ئەلمانی هەیە کاڵای ئەندەنووسی هەیە کاڵای ئێرانی هەیە کاڵای تورکی هەیە ئیتالیمان هەیە ئیسپانیمان هەیە ئێوە زیاتر لە کام وڵات هاوردەیەکەن دەمینە لەسەر مشتریش ئەمە زۆربەی لە 175 لە چین دێ لە چین دێ دوایش جانتایەکان هەندێکیان لە تورکیا دەینین چکە دیزاینەکانیان جوانن لێیان دەکڕین لە ئەسپانیا دەینین ئەوەی تریش لە دوبەی ئیمالیزیا و یابان هەیە ئەندەنووسیا هەیە ئەلەوێ باردەکەن. باشە خەڵک پرسیارەکە لە بەڕێستان کە بزانەی چ وڵاتێکە کوالیتیەکەی چۆنە؟ ئەی چۆن ئەرێ وەڵڵا ئەوەی دێتە لایمە هەموو ماشەڵڵا هەمووی لێ دەزانن شتی ئەلمانیان دەوێت شتی ئەندەنووسی بە خۆیان بەناو پەیمان دەڵێن زیاتر خواستیان لەسەر کام کەلوپەلی کام وڵات هەیە؟ ئەوەی دێنە لایمە کەلوپەلی ئەلمانی و دەرەوە ینی چین کەم دەبن لەبەر لێ دەترسێن دەڵێن قەڵەوە ئەمە چین شتی باشی هەیە ئەوەی ئەمە دەینین هاوردە دەکەین ئەمەش لە شتی باش دەگەڕێن لە چین بۆیان دەینین دیارە ئیشەکەمان ئیتر ئەوانیش لێی دەزانن هەمووش مشتریەکان لای مەڕاستی حەزیان لە شتی کوالیتیە بەس ئەو برادرانە ئەوی دادەنێن ئەو فترێ 2 مانگا لەمە شتێک دەدەین لە تەڵەبەکانی شتێک دەدەن چونکە فەقیرانە دەچن لە شتی هەرزان دەگەڕێن هەرزانەکەش 1-2 مانجێ بە کەلچیان نایە فڕی دەدەن ڕاستە ڕاستە ئەوەیە بەڕێز سەفا لە ساڵانی ڕابردوو ڕاستی بەڵێ بەڕێز سەفا ساڵانی ڕابردوو هیچ سزا و یاخود با بڵین سەرپێچیەک هەبووە لەلایەن ئەو پەڕاوگانەوە کە ئێوە سزاتاندا بە بەسەریانە؟ بەڵێ سزا هەبووە بەڵام سزای پەراوگاکان نەبووە بەڵکو شوێنە بازرگانیەکان بووە کە داشکاندنیان کردووە ئێمە شەوکو بەڕێبەراتی چاودێری بازرگانی داشکاندن هەمووی دەگرێتەوە پەراوگای دەگرێتەوە خواردنی دەگرێتەوە جلوبەرجی دەگرێتەوە هەموو شتەکان دەگرێتەوە کە ئەو نرخەی کە هەڵیان واسیوە لەگەل ئەو نرخەی کە هاوڵاتی سویتە ژۆرێ جیاوازێکی زۆری هەبووە واتە تەنیا فێرکردن لە خەڵک بووە ئێمە چەندی شوێنی لەو جۆرانە سزا داوە. باشە کاک سەفا زۆر جار پێشانگاکان نەکرێنەوە بۆ نمایشکردنی و پێداویستیانە ئێوە چۆن چاودێری و پێشەنگیانە پێشەنگا ئێمە وەکو لیژنەی بەڕێبەراتی کەمان بەردەوامن لە گەڕان و پشکنی لە هەموو شوێنەکان هەر شوێنێک هەر پێشەنگایەک هەر شوێنێک بیوێ داشکاندن بکە بۆ بەرهەمەکانی دەبی ڕەزامەندی ئێمە وەربگیرێ وەکو بەڕێبەراتی چاودێری بازرگانی ئێمە کتابێکی ڕەسمی پێ دەدەین و مۆری تایبەت لێ دەدەین و ئیمزا دەکەین و ئەو جا دەتوانێت بچی داشکاندەکان بۆ کەلوپەلەکانی بکات و جا هەر شوێنێک بێت. باشە جلوبەرگ جانتا پێڵاو ئەمانەش یاخود با بڵین نرخەکانی گران نابێت لەم کاتەیە کە دەستپێک و سەرەتای دەستپێکی پرۆسەی خوێندنە؟ ئێمە بەردەوام چاودێری دەکەین ڕێگا نادەین نرخەکان بە خواستی کەسی بەرز بکرێتەوە. بەڕێز سەفا سەید خان سوپاس بۆ بەڕێستان
کاک نەوزات ئەو کەلوپەلانەی کە ئەیهێنن تا چەند چاودێری شێوازەکەی یاخود ئەو پێداویستیانەکەن کە لەگەڵ پێداویستی قوتابیانی هەرێمی کوردستان ناگونجێت با بڵین لەگەڵ کللتوری ئێمە لەگەڵ داهاتی خێزانەکانە گونجێت. واللهی ئەو شتانەی ئەمە کاڵاکان دەینین وەختی هاوردە دەکەن ئەمیش چاومان لەو ئەوی شتانەیە ئەوی جەنابەت فەرمووت یعنی ڕاستی بە جۆرەی تەڵەبیەکانی قوتابیەکان دەینین مەتەنن ساڵ بە ساڵ ئەو ساڵە هاتن شتی تەڵەبیان کردی ئێمە نیتمان لە بازار ئەو ساڵی دادێ بۆیان دەینینەوە ڕاستی ئیتر چاومانیش لەوەیە قازانجێکی کەم زیاتر بفرۆشرێ پێشان ڕاستی پێشتر قازانجمان زۆر بوو بەس ئێستا قازانجەکەمان زۆر کەمە ئەمەش حەزمان لێیە بفرۆشین ئەوەی چاودێری ئەو شتەی دەکەین کە عالم معاشەکەی تاخیر دەبی لۆیان فەقیرانە ئیتر مشکلەیان هەیە ئەمەش چاو ئەوەیان دەکەین مساعدەیان دەکەین هەندێک زار دەیان دەینە حتا معاشوە دەگرن ئەو جا دەڵێن پارەکەمان بۆ بینین نەشیان ناسین هیچ مشکلەمان نییە کارتیان دەدەینە دەڵێ وەختی معاش وەرگر بۆمە پارەکەمان بۆ بینن. دەستان خۆش بێ. بەڕێز نەوزاد کەمال بازرگانی هاوردەکاری پێداویستیەکانی خوێندن لە هەولێرەوە لەگەڵ ما بوو سپاس بۆ بەڕێستان و بەڕێز سەفا سەید خان بەڕێوەبەری چاودێری بازرگانی سۆران لە سۆران و ڕاستەخۆ لەگەڵ ما بوو سپاس بۆ ئێوەی بەڕێز.